پرسیارە لەکنم دروست دەبێت خەڵکی ئەو شارە لە چه ئیشەکەن یانە تو لە چێشتخانە نەیان بینی لە مارکێتێک نەیان بینی لە شوشتنگی ئۆتۆمبیل نەیان بینی ینی لە چه ئیشەکەن هاتمەوە بە سەردان هیدی پێویستم بە شوشتنگە بۆ هات و حەفسحال لە ڕێی سیارەکەت بشوی تەماشام کرد نەستافەکە نەپارە وەرگرەکە کورنینە قاوەخانە دیسان سوی نانەچی بۆ یەکەم زار وەرەوە ئەمە مەسم پێمان خۆش نەمەسم بابەتی فاست فودوانە بەڵام ناچار بووم دیسان مینوەکە هات دیسان ئەوەی کە قسە دەکات دیسان کورد نییە هیدی یەک دوو شتیت کە وڵە ئاوا دووبارە بەوە مارکێتێک لە جادەی زسری شۆڕش لە بۆ عنکاوە مارکێت بڕام گرچوم داوای کارتەچی ئەوم کرد مۆبایلم کرد دیسان کوردنەوە هیدی من پرسیارە لەکنم دروست دەبێت خەڵکی ئەو شارە لە چه ئیشەکەن یانە تو لە چێشتخانە نەیان بینی لە مارکێتێک نەیان بینی لە شوشتنگی ئۆتۆمبیل نەیان بینی ینی لە چه ئیشەکەن جێگەی پرسیارە ئەو زە خەڵک کاتبوو لە کۆمنتەکان گرفتەکانی خۆیان باسە کرد هەندێک پێیان وا بوو کە خەڵکی خۆمان ئیش ناکەم ئەوانەی کە دەستی تۆمەتیان لۆ درێژکرا بوو کە ئیش ناکەن دیسان ئەوانش ئەوەی خۆیان هەبوو ینی حوزری خۆیان هەبوو دی تێگەیشتم بابەتەکە کووە ینی